لەوانەکەی پێشووە قسەمان لەسەر ئەوە کرد کە گۆرگیاس سوکرات دێت ئەوە تاقی دەکاتەوە لە لای گۆرگیاس تا ئەوە بزانێ ئایا گۆرگیاس لای گۆرگیاس وتاربێژ ئەو شتانەی کە لەبارەیانەوە دەدوێ زانینی لەبارەیانەوە هەیە یان نییە. بۆ ئەمەش بوارێک ساز دەکات بۆ ئەوەی گۆرگیاس ئەوەی لایەتی ئاشکرا بێت. طبعاً سکرادەر بوار ساز دەکات و گۆرگیاز لەوێ شتێک نیشان دەدات و دواتر بوارێکی تری بۆ ساز دەکات شتێکی تر نیشان دەدا کە لێکجیەیە لە نێوان ئەم شتانەوە. بۆچی؟ چونکە گۆرگیاس لە ئەساسێکەوە قسە ناکە، ئەو دایمە بیر لەوە دەکاتەوە چۆن ئەو قسەی کە دەیکا ئەو وەڵامەی دەیداتەوە بۆ پرسیارە کە چۆن ئاوا بێت لە بەرژەوەندی ڕەوان بێژیا بێت وتار بێژیا بێت، چۆن ئاوا بێت دایمە وتاربێژی وەکو هونەرێکی باڵا بمێنێتەوە. یعنی هەموو کارەکەی بۆ بەرزڕاگرتنی وتاربێژیە و قسەکردنیشی لەبارەی وتاربێژیەوە هەر دەچێتە ئەو خانەیەوە کە لە هەر کاتێکا کە ئەو قسە لەبارەی بابەتێکەوە بکا، ینی بە شێوازێک قسە دەکات کە وتاربێژی وەکو هونەرێکی باڵا دەست و بەرز لە عینی کاتا نیشان بدە. سوکرات بەڵام ئەم بەرز نیشاندانەی وتاربێژی کە لەوانەیە بۆ خەڵکێک کە باکیان بەوە نەبێ حەقیقەتی شتێک بزانن، هەر حەزکەن ببینن بزانن چی بەرزە و چی نزمە و چی زاڵە و چی بەزیوە، بۆ ئەو خەڵکە ئەمە جێگەی سەنج نییە، ینی جێگەی بیرکردنەوە نییە ئایا ئەم شتە وایە یاوانە. گرنگ ئەوەیە کە ئەم بتوانێ ئەو بەپێی ئەو حەز و ئارەزوای ئەوان قسەی خۆی بکە، بەڵام بتوانێ لەو قسەکردنا وتاربێژی بە بەرزا بگرێت. هەر لەبەرەوە گۆرگیاس سێردەکەی کاتێکە لە شوێنێکەوە شتێکی لێ دەردەکەوێ، تۆ دەتەوێت لەو شوێنەوە ڕایگری یەکسەرە و دەچێت لە شوێنێکی ترەوە شتێکی ترت پیشان دەدا، ینی یاری ئاوێنەکانن لەگەڵ دەکات. تۆ ناتوانانی بە ئاسانی بزانی ئەرێ وتاربێژ کێیە. وتاربێژێ ئەوەیە کە دەزانێ و لەبارەیەوە بابەتەوە دەزانێ یا نازانێ. ئەرێ وتاربێژ ئیشی چییە؟ چی دەکات؟ کاتێک ئەم دێ جوابیان پرسیارانە دەداتەوە گینێکی زۆر دروست دەکات، فەوزایەکی زۆر دروست دەکات کە شتەکان ڕەپت نین بە یەکەوە، بەڵام لە عینی کاتیشا بەجیا وەریان گری جۆرێک لە چیتایە، جۆرێک لە هێز لە قسەکە هەیە ئەگەر بەجیا سێریان کەی، وەکو وایە لە سوچێکەوە سەیری شتێک بکەیت لە دەرکەوتێک لە دەرکەوتەکانیەوە، نەک لەو بنەمایەوە کە ئەمەی لە دەرکەوتووە. ئەو کاتر لە دەرکەوتەکانەوە سێرت کرد دەتوانی هەر جاری بە شێوەیەک لە شێوەکانە شتە ببینی و تاریفی بکەیت. بەڵام سوکرات دەیەوێ ئەو بێتە ناو ئەوەوە ئەو بوارەوە کە ئەوەی حەقیقەتی وتاربێژیە لە ڕێگەی ئەوە وەکو وتاربێژێکی بەتوانە ئاشکرا ببێت و ئەو وەکو وتاربێژێکی بەتوانە ینی ئەوەیە کە دەکرێت ئەوەی لێ ئاشکرا ببێت کە وتاربێژی چییە، ینی ئەو هونەرەی کە هەیەی و ئەم کارانەی عەجایبانەی پێدەکا ئەمە چیە ئەمەی کە ئەم کارانەی پێدەکا. جا سوکرات پرسیارەکەی ڕێک خستووەتە ئەو سەر ئەو شوێنە و پرسیارەکەی شاری دروست کردووە لەسەر گۆرگیاس تاوەکو بێت حەقیقەتی هونەرەکەی خۆی پیشان بدە، ئەم هونەرەی ئەو چۆن دەتوانێت ئەمە بکا کە دەیکات. جا لێرەوە گفتوگۆکە تەمان بەردەوام دەبێت بۆ ئەوەی لە گفتوگۆکە ئەومان بۆ ڕۆشن بێتەوە کە
وتاربێژی چییە بۆ چی دەکات گۆرگاس تەمان لە دوایەوە کە سوکرات پێی دەڵێ ئەگەر وا بێت وتاربێژەکان نەزان و بە نەزانی خۆیان لەبارەی شتانێکەوە قسە بکەن و خەڵکیش قەناعەت پێ بێنن بەوەی کە دەیڵێن ئەوە دیارە هەر بۆ یەکێک لە هونەرەکان وانە بۆ هەموو هونەرەکانەوان دەتوانن شتانێک بڵێن ئەو خەڵکە وا بزانن لە زانینەوە ئەم شتانە لەبارەی ئەو بابەتەوە دەڵێت گۆرگاسیش لێرە نایە ئەوە باسکە کە تەرکیز خاتە سەر نەزانیەکە دەیەوێت تەرکیزی سوکرات لەسەر ئەو شوێنە لابە کە وتاربێژ بە نەزانیەوە لەگەڵ کۆمەڵیان نەزان قسە دەکا و قەناعەتیان پێدێنێ بە شتێک کە نە ئەم دەیزانێ و نە جەماوەرەکەش دەیزانێ یعنی هەردوو تەرەف نایزانن جا گۆرگاس دێتە ئەم ڕووناکیەی ڕۆشنایی کە سوکرات خستوویەتە سەر مەوزوعی زانین لە مەوزوعی وتاربێژیە دەیەوێت ئەو ڕۆشناییە لەسەر عینەکە لابا و ئاراستەی گفتوگۆکە بەرێتە شوێنێک کە بکەوێتە دەرەوەی ئەو شوێنە کە ڕەبتی بە زانینەوە هەیە کە وتاربێژایە ئەوەی کە دەیڵێ لەبارەی ئەو شتەوە لە زانینەوە دەیڵێیانە دێ چی دەڵێ زانین وەرگاز بۆ ئەوەی ئەمیشە بکات دەڵێ باشە سوکراتەی ئەوە کارێکی باش نییە کە بتوانین بەبێ ئەوەی ئەو هونەرانە بزانین و تەنها بۆی وتاربێژیەوە بگەین بە پلەی ئەوانەی کە خۆیان لە فێربوونی ئەو هونەرانەدا ماندوو کردووە یعنی سوکرات باشە بۆ دەبێ ئەمە خراپ بێت ئەگەر بێت و ئێمە بتوانین کەسێک تەنها بە هونەری وتاربێژین وا لێ بکەین خەڵکێک ئەو خەڵکەی کە هەیە لە پلەی ئەندازیار و پزیشک و هەموو هونەرەکانی ترا ئەم کەسە ببینن لە پلەی دادوەرێکا ببینن لە پلەی کە ڕاهێنەرێکی وەرزشیە ببینن کام بتوانێت لە جاتی ڕاهێنەرێکی وەرزشی بە خەڵک بڵێ ئەو وەرزشە باشە بۆ جسموت و بۆ لەشت ئەوە خراپە بیکەیت فلانە کەس باشە کە وەرزشت پێ بکە و فلان خراپە یا فلانە پزیشک باشە فلان خراپە ئەو کاتە ئەم قسەی لەسەر پزیشک چاکی و خراپی پزیشکەکان کرد ئەو کاتە قسەکانی جێگەی باوڕن کە ئەم کەسە وا ببیندێ کە لە پزیشکیا شارەزایە بۆی ئەوەی کە لە پزیشکیا شارەزایە دەتوانێت بڕیار بدا لەسەرەوەی چ پزیشکێک باشە و چیش خراپە لە مۆزۆی بیناسازیشە هەر بە هەمانشەوە ئەڵێ کاتێک کە ئێمە بتوانین کەسێ وا لێ بکەین بەوەی ئەوەیە کە فێری وتاربێژی دەکەین لەناو خەڵکیا بیەوێ ئەندازیار بێ ئەندازیار بێت خەڵکی وای ببین کە ئەندازیار بیەوێ پزیشک بێ پزیشک بێت بیەوێ کەسێکی دادوەر بێت دادوەر بێت بیەوێ کەسێکی ڕاهێنەری وەرزشی بێ ئەوە بێت بیەوێ مۆزیکژەن بێ مۆزیکژەن بێت هەموو ئەمانە لەسەر ئەمانە قسە بکاو دەور و بەرەکەش وای لێتێ بگەن کە زانایە لەو مەجالە جالەمە باشتر هەیە تەمەنەمەی باشی لێرەواگەر ملاحەزەتان کردبێت لەسەر بنەمای چییە سوودخوازیە یعنی چۆن من بە کەمترین مانۆبوون شتانێکی زۆرم دەستکەوێت من ئەندازیارێک هەتا لە ئەندازە شارەزا دەبێت تەمەنێک دەبێت بەرێتە سەر فلانێکی تر کە تا لەوە شارەزا دەبێت تەمەنێکی دەوێت تا ئەوە فێر بێت لەبەرەوە ئەگەر حساب بۆ پیشەکان بکەین کەسێک ناتوانێت کۆمەڵێ هونەر لەو هونەرانە فێر ببێت چونکە تەمەنی بەشی ئەوە ناکا فێری ببێت ئەی دەڵێ ئێمە کەسێک دەڕێگەی وتاربێژیەوە وا لێ بکەین کە لە هەموو هونەرەکان بزانین ئەمە شتێکی باش نییە بەبێ ئەوەی ئەو هەموو کاتەش ئەو هەموو مانوبوونەوە هەموو تەمەنە لەو هونەرا سەرفکە بزانین سوکرات چه وەڵامێکی دەداتەوە تەمەنەمە بۆ بەدەستێنانی کاتێک شتەکان دەبنە مۆزۆی پلە و پایە ینی مۆزۆی بەها کۆمەڵایەتیەکان لای جەماوەر بۆ نمونە کەسێک دەیەوێ خەڵک بە دکتۆر بیبینن بە پسپۆر بیبینن لە بوارێکە لە کاتێکە ئەم کەسە هیچ لەو بوارە شارەزانیە ئەم پلۆپایەی بۆ چییە
تاوان کاتی ئاوا بینرا خەڵکەکەش ئاوا مامەڵەی لەگەڵ دەکەن و ئەو دەتوانێت لە ڕێگەی ئەوەوە کە خەڵکەکە ئاوا دەیبینێ ئەو بەرژەوەندیانەی کە هەیەی لەو پەیوەندیانە چی بکات بەدەستی بێن یعنی لە ڕێگەی ئەم وێنەیە کە دەیدا بە خەڵک ئەو دەتوانێت چی بکە خەڵکەکە وا لێ بکە ئەوە بکەن کە ئەم دەیە بیکەن و ئەم ئەمانە نمونە زۆرن لە مای کە خەڵکێکە لەوانەیە وەکو هینێکی کۆمیدیش هەبێت کە کەسێک خۆی کردووە بە شتێک کە ئەو شتە نەبوو بەڵام توانیوی خەڵکەکەی وا لێ کردووە کە وەکو ئەو کەسە مامەڵەی لەگەڵکەن و ئەمانە نمونە زۆرە و لەوانەیە هەرێکە لە ئێوە نمونەیەکی لابێت کەواتە و کەسەی کە وتاربێژە و بە ئەندازیار دەبیندێ وەکۆی کۆ گۆرگاز دەڵێتەوە گەر هەموو ئەوانە لە پێشتر ئەگەر بیرتان مابێت دەڵێ هێزی هەموو نەرەکان لە وتاربێژیە کۆبووتەوە یعنی وتاربێژی تۆ دەتوانێت بکە بە هەموو شتێک تەبانەوەش هەموو شتێکە دەبێت خۆی هیچ نەبێت چونکە شتێک لە شتەکان بۆەوە تەحدید دەبێت بەو شتە نازانمەی ئەو شتە وەردەگرێت ناتوانێت لە حەدودەکەی خۆی تێپەڕێنی بەڵام شتێک کە هیچ نەبوو ینی تەناچیە هیولایەکە مادەیەکە کە فۆرمی جیاجا وەردەگرێت چۆنیەتی جیاجا وەردەگرێت لە هەر شوێنێکە چی پێویست بوو ئەو شکڵە دەدا بخۆی ئەو شکڵە وەردەگرێ و لە کاتێکە ئەمە لە ناوەوە فعلەن ئەم زانینەی نییە یعنی وێنەیەکی وەهمی دروست دەکات تەمان دروستکردنی وێنەی شتەکان بێگومان ئاسانە لە چاو ئەوەی کە شتێکی ڕاستەقینە هەیە ئێمە بە ئاسانی دەتوانین وێنەکان دروست بکەین بەڵام بە ئاسانی ناتوانین ئەوەی ڕاستەقینەیە دروستی بکەین و وێنە بە ئاسانی دەتوانین ئەو فۆرمە وەرگرینێنی یعنی ئەمە ئێستا بە ئاسانی دەتوانین وەکو دکتۆرێک یا ئەندازیارێک یا کەسێکی شارەزار لە جوگرافیا یا قسە بکەین یعنی دەتوانین ئەو وێنە وەرگرین تەمسیلی ئەو کەسە بکەین بە کۆمەڵە معلوماتی کەم کە ئێمە دەتوانین دەستی خەین بەڵام دەتوانین وێنەیەکی گەورەی وا دروستکەین کە خەڵکەکە گوێی لە ئێمەیە وا بزانێ ئێمە شارەزاییەکی تەوامان لەو بوارە هەیە زانین سوکرات چی دەڵێ سوکرات لە دوای ئەم وەڵامەی گۆرگاز دەڵێ گەر بە دوواداچوونەکەمان خواستی لەبارەی ئەوە گفتوگۆ بکەین کە وتاربێژ لەو هونەرانەدا هەمان پلەپایی خاوەنی ئەو هونەرانەی هەیە یانیەتی ئەوە دەیخینە کاتێکی تر یانی ئەگەر ئەم باسە کە تۆ کردوتەوە کە ڕەبتی بە ئەو پرسیارەکەی منەوەنیە وەڵامی پرسیارەکەی منەوەنیە تۆ شتێکی تر دێناوەتە ناوەکە پەیوەندی بەوە نییە کە من پرسیارم لەبارەوە کردووە ئەمە تەبان جۆرێک لە هینی تایە جۆرێک لە وەکو بڵێ نیشاندانی ئەوەی کە گۆرگیاز تۆ لە ڕاستیە هەر لە خۆتۆ بابەت دروست دەکەیت وە تۆ نایەی لە ئەو پرسیارەی من کردومە ئەو داخوازیەی پرسیارەکە هەیەی بە شوێنەوە ئابڕۆی وەڵامی ئەوە نادێتەوە دەچی وەڵامی شانێکی تر دەدێتەوە تەبان ئەلێرا گەرێنت کردبێت لە حەزتان کردبێ سوکرا جارێکی ترەوە دێنێتە پێشەوە کە ئەوە نیشانی ئێمە دەدا کە گۆرگیاز هێشتا هەر بەچی بیر دەکاتەوە ئەو بە بیرکردنەوەیکی وتاربێژانە بیر دەکاتەوە دەیەوێ شتەکان بەرز بکاتەوە و بڵێ جا ئەمە باش نییە ئەمە بەرز نییە ئەمە جاچی لەوە باشتر هەیە ئاوا بێت کە وتیشمان باشتر لێرە دایمە باسی چی دەکەین باسی بەرژەوەندی دەکەین ینی ئەو شتە باشە بۆ ئەو کەسە نەک لە خۆیان باشە یعنی کە دەڵێ وتاربێژەی باش نییە کە پلەپایی ئەوانی تری هەیە بەبێ ئەوەی خۆشیمانوکە ئەی ئەمە خۆی بۆ کەسەکە باشە کە خەڵک وای بیبینن یعنی چی ینی باشە ینی لە بەرژەوەندی کەسەکە هەیە بەڵام ئایا لە خۆیان باشە ئایا ئەم کەسە کاتێک کە خۆی کردووە بەوە ئیشێکی پێ دەدەن کە ڕەبتی بە هونەرەوە هەیە ئەو شتە فاسد دەکا خراپی دەکا یا فعلەن چاک دووسی دەکات جا باشە معنای زۆرە لە سیاقە جیاجەکانە کە دەڵێن باشە معنای جیاجا وەردەگرێت ئێستا لێرە باشە ینی باش نییە بۆ کەسەکە تەبان باشە بۆ کەسەکە بەڵام بۆ جەماوەرەکە بۆ ئەو خەڵکەی کە وای دەبینن ئاوایە چی خراپە چونکە فێڵیان لێکراوە
و ئەم ئەو شتە نازانێ و وایان زانیوە کە ئەو شتە دەزانێ و بەو شێوەیەش مامەڵەی لەگەڵ دەکەن کە دەیزانێ و ئەو حەقەی دەدەنێ کە کەسێک ئەوە دەزانێ. جا لێرە سکرات دەڵێ بە ئەمەی کە تۆ خەریکی جوانکردنی وتاربێژیت بە ئەمە جارێک هەڵگرین بۆ کاتێکی تر. من لە کاتێکی تر ئەگەر خواستی ئەوەت وەڵام دەدەمەوە ئایا بەڕاستی وتاربێژێک کە لەبارەی ئەندازیاری و یا هەر هونەرێکی ترەوە کە خۆی وانیشان دەدا کە لێی دەزانێ ئەو پلۆپایی هەیە کە خاوەنی ڕاستەقینەیە هونەر هەیەتی؟ ئایا ئەو پلۆپایی هەیە؟ طبعاً لە خۆیە ئەگەر ئێمە سێریکەین ئەو پلۆپایی نییە، بەڵام بۆ کەسانێک کە وێنەی ئەم وێنەی ئەندازیاری لە خۆیان کێشاوەتەوە ئەوانیش وا دەزاننەوە ئەندازیارە ڕاستەقینەکەیە ئەو بەهایی پێ دەدەن. طبعاً لای کۆمەڵی ئەندازیارە گەر بێت و ئەم قسە بکە ئەو کاتە چییە؟ ئەو بەهایی نییە، هەموو دەزانن کە ئەم کەسێک قسە لەبارەی ئەندازەوە دەکات چییە؟ هیچ نازانێت لەبارەی ئەندازەوە. و ئەم وێنەی کە دەیەوێت دروستی بکە ناتوانێت لە لای ئەوان دروستی بکە. لەبەرەوە ممکن نییە وتاربێژێک بچێت لە شوێنەکە وتارێک بە لەبارەی ئیشێکەوە کە ڕەبتی بە بۆ نمونە بە ئەندازەوە هەیە، بە زانستی ئەندازەوە هەیە، ئەگەر بێت و لەوێ ئەندازیارێک یا دوو ئەندازیار لەوێ بن، ئەمە ناتوانێت بکە. بۆچی؟ چونکە ئەو کاتێک کە ئەندازیار بەرامبەری بوو ئەوە ئیتر ئەم وێنەیە بە هیچ شێوەیەک دروست ناکرێت. جا لێرە باسی ئەوە ناکا و چۆن ئەمانە چۆن لە هەمان پلۆپایان نییە و ئەم کێشەی چییە و ئەویتر چییە، ئەو وەزەی چۆنە لە ناو خۆیە، ئەم چۆنە لە خۆیە، ئەم چی لێ دەکەوێتەوە، ئەو چی لێ دەکەوێتەوە و دواتر خەڵک کە مامەڵە لەگەڵ ئەمە دەکەن نەتیجە ئەنجامەکانی چۆنە. بۆ نمونە وتاربێژێک خۆی وەکو کەسێک نیشانداوە کە شارەزایە لە بیناسازیە و دەچێتە شوێنێک خەڵک وەکو ئەوە مامەڵەی لەگەڵ دەکەن، بەڵام دواتر شتەکە دەردەکەوێ ئەوەی کە بەڕێی ئەم دەیکەن خراپ دەردەچێ، ئەو کاتە ئەم کەسە چی لێرێ؟ ئایا ئەو بەهایی دەمێنێت کە ئەو کاتە پێیانداوە وایان زانی وە دەزانێ؟ بێگومانم بەهایە تێک دەشێت. بەڵام ئەندازیارێک ئەگەر ئەمە بکە لەبەرەوەی ئەندازیارە و لەسەر ئەساسی زانین دەیکە، ئەوە ئەگەر بێت و ئەو خەڵکەش خانووەکان ئەو بینایانەی کە دروستی کردووە بە خراپی ببینن هەرچیە هەر ناتوانن لە بەهای ئەم کەم بکەنەوە. بۆچی؟ چونکە ئەم ئیشەکەی لە خۆیان بەچاکی کردووە و ئەوەی ئەم وتوێتی ئاوا بکەن ئەو ئەوانن نازانن کە ئەوە ئاوایە، ئاوا چاکەوا بێت، دەزانی ئەوانە کەوا دەکا ئەمە وا ببینن ئەوەنا خۆی ئەمە لەبەرەوەی لەسەر ئەساسی زانین کراوە ئەمە چاکە و دەکرێت چاکیەکەی لە شوێنەکە ئەو خەڵکە دەرکی پێ بکە، ئەو کاتێک کە دەرکیان پێ کرد جۆرێکی تر مامەڵە لەگەڵ دەکەن. تەمان ئاگەر دەرکیان بە نەزانیەکەی ئەوی تریش کرد خراپی ئیشەکەی ئەوە ئەو کاتە بەهاکان دەستکاری دەکرێن. یعنی لەوەی کە ئەمەلیە، لەوەی کە دەکەوێتە ناو ژیانی خەڵکەوە، کاتێک ئەمان مامەڵە لەگەڵ ئەم شتا دەکەن و تووشی زەرەر دەبن چونکەوان بەپێی زەرەر و قازانج و بەهایان داوە بە یەکێک و بەهاشیان لە کەسێکی ترکەم کردوێتەوە، ئەو کاتەم بەهایانە هەمووی دەستکاری دەکرێن. یعنی ئیشەکە دەبێتە چی؟ دەبێتە شایەت و سەنگی مەحەک بۆ ئەوەی دەستکاری ئەو بەهایانەی کە دروست کراون بکرێت. طبعاً لای خەڵکێکە زانانیە بەو هونەرەی کە هەیە. اینجا بزانین وایەوە سکرات چی دەڵێت. ئەڵێ جارێ واز لەو مەسەلەیە بێنە، ئێستا با بچینەوە سەر ئەو پرسیارەی کە من دەیکەم و تۆش هەوڵ بدە وەڵامی ئەوە بدەرەوە کە من پرسیارەکەی من دەیخوازێ. لێرە تەمان پرسیارێکی تر دەکات، زەمینە خۆش دەکات بۆ ئەوەی زیاتر لە مۆزوعەکە بچێتە پێشەوە. سکرات لێرە لە نمونەکەی پێشوو کە لەوانەکەی تر باسمان کرد نمونەی پزیشک دێنێتەوە، مۆزۆی تەندروستی دێنێتەوە. ئەم جارە کۆمەڵە نمونەی تر دێنێتە ئاراوە بەپێی چی؟ بەپێی ئەو قسەی کە گۆرگیاس لە پێشتر کردوویەتی کە وتوویەتی وتەکانە وتانەی
وتاربێژی بەرهەمیان دێنێ لەبارەی چیەوەن لەبارەی ڕەوا و ناڕەواوەیە. یعنی وتار بێژ قسە لەسەر ڕەوابوون و ناڕەوابوونی شتێک دەکات. هەر بۆیە لێرە سوکراتەوە دێنێتەوە دەڵێ باشە ئەگەر بۆ بوارەکانی هونەرەکانی تر بەبێ زانین دەتوانێت خەڵق قەناعەت پێ بێنێ لەبارەی ئەو شتانەوە وە زانینی پێویست نییە. ئایا بۆ ئەو بابەتەش کە ئێوە خۆتان ئەوەتان دانا کە بابەتی وتاربێژیە هەرەمان شتە کە ئەویش ڕەوا و ناڕەوایە؟ ئایا لەبارەی ڕەوا و ناڕەوا شتێک ڕەوایە یا ناڕەوایە؟ شتێک جوانە یا جوان نییە؟ تاوان جوان لێرە بەمانای جوانی نایە هەر تەنها جوانی بەمانای باشیش دێت چاکی دێت، یعنی بەمانای هەر جەمیل نایە بەمانای حەسەنیش دێت بە لە عەرەبیە. یعنی چی جوانە بەو معنایە کە باشترینە، یعنی لە باشترین فۆرمی خۆیان دەرکەوتووە، تەواوترە. ئەمانە هەموو لە خۆی دەگرێن. یا لەبارەی چی چاکە و چی خراپە، ئەمانە ئەگەر بابەتی وتار بێژن کە قسەیان لە مەجلیسەکانە لەبارەوە دەکا، ئایا هیچ لەبارەی ئەمانەوە دەزانین؟ ئایا دەزانێت ڕەوا چییە و ناڕەوا چییە؟ ئایا دەزانێت چی بە چ شتێک ڕەوایە و چی بە چ شتێک ناڕەوایە؟ ینی بنەمای ڕەوایەتی شتێک چییە؟ تاوەکو بتوانێت تەحدیدی کا کاتێک کە شتێکی بینی بە پێ و بنەمایە دیاری کات کە ئەو شتە ڕەوایە یا ناڕەوایە. یا ئایا دەزانێت بنەمای چاکی و خراپی شتێک چییە؟ شتێک بە چی خراپ دەبێت و بە چی چاک دەبێت؟ مرۆڤێک بە چی چاکە ئەی بە چی خراپە؟ یعنی ئەو بنەمایی کە وای لێ دەکات چاک بێت وای لێ دەکات خراپ بێت چییە؟ ئەمە دەزانین؟ ئەگەر زانینی بەم بنەمایە هەبوو ئەوە بێگومان دەتوانێت چی دیاریکە؟ چی چاکە و چی خراپە، چی ڕەوایە و چی ناڕەوایە، و لە عینی کاتیشا خۆی نابێ ناڕەوایەتی بکە کە ئەوەی زانی نابێەوە ناڕەواش خۆش شتانێک بکە کە ناڕەوا بن. تەبەنەوە جارێ سکرات دەیەوێ بەرەبەرە لەگەڵ یا بڕوا ئەڵێ باشە لەم بارەیەم بابەتانەشەوە هەر دەبێ ئەو شتانە بزانێ، ینی ئێوە فێری ئەمەیان دەکەن وتاربێژەکان، یا هەر وەکو ئەوانی تر هەر تەنها ئەوان دەتوانن لەم بارەی ئەم بابەتانەوە قەناعەت بە خەڵکی بکەن و ڕێگایەک بدۆزنەوە بۆ خەڵکێکی نەزان کە ئەوانی نەزانن لەو بابەتە، نەزانن لەوەی کە نازانن چی چاکە و چی خراپە، نازانن چی جوانە و چی ناشرینە، نازانن چی ڕەوایە و چی ناڕەوایە. ئەو خەڵکەی کە ئەمە نازانین و دەرک بەو بنەمایە دەرکی بەو بنەمایە نەکردووە کە چاک و خراپ لە یەکتر جا دەکاتەوە، کە ڕەوا و ناڕەوا لە یەکتر جا دەکاتەوە. ئایا وتاربێ شەر ئەوەندەیە ڕێگایەک چۆن بدۆزێتەوە ئەوان وا لێ بکە قەناعەت بەوە بێنن کاتێک وتی ئەم شتە چاکە چاک بیبین و وتی ئەم شتە خراپە خراپ بیبینن، یا وتی ئەم شتە ڕەوایە ڕەوا بیبینین، یا وتی ناڕەوایە ناڕەوا بیبین. یعنی بەبێ هیچ زانینێک ئەوان دەتوانێت ئەم قەناعەتە دروستکە لە مۆزوعی لەم بابەتانەی ترە. یا دەتوانێت وا لە وتاربێژ بکە ئەوە نیشانی خەڵکی بدەن کە خۆی وتاربێژەکە وا نیشانی خەڵکی بدە و وا بکە کە خەڵکی وا بیبینن کە ئەم وتاربێژە زاناترە لە کەسێک کە عادلە، کەسێک کە دادوەرە، و ئەوان دەتوانن ئاوا بکەن ئەگەر خۆیان چاک نەبن وە خۆیان خەڵکەکە قەناعەت پێ بێنن بەوەی کە وەکو چاک بیان ببین، کەسێکی چاک بیان بینن، خۆیان کەسێکن ڕەواکار نین بەڵام دەتوانن وا بکەن کە خەڵکی بە ڕەواکار بیان بینن. ینی ئەمە جەنابەت کە کەسێک فێری وتاربێژی دەکەی ئەم توانایی دەدەیتێ کە ئەم معجزە سیر و سەمەرانە بێنێتە ئاراوە و خۆی بکا بە شتێک کە ئەو شتە نییە و خەڵکیش وەکو ئەو شتە ببینن. ئەڵێ مەبەستم ئەوەیە ئەوانەی کە دێن بۆ لات ئەو گەنجانە تۆ لەم بارەیەوە هیچیان فێر دەکەیت لەبارەی ڕەوا ناڕەوا و چاک و خراپەوە؟
یا هەر ئەوەیان فێر دەکەی چۆن خۆیان نیشان بدەن. گۆرگیا زانی چی دەڵێ؟ ئەڵێ سوکرات گەر ئەو کەسانەی دێنە لام لەبارەی ئەو مەسەلانەوە هیچ نەزانن هەر لە لای خۆم فێریان دەکەم. یعنی لای خۆی فێری ئەوەیان دەکات چۆن ڕەواکار بن، چۆن چاک بن، چۆن جوانی ناز بن، کەسێک بم بزانن چی جوانە و چی ناشیرین. ئەڵێ من خۆم فێریان دەکەم. تاوان ئەم فێرکردنەی کە ئەم دەیڵێ خۆ فێریان دەکات، بەڵام فێری ئەوەیان ناکە، فێری ئەوەی کە بزانن لەسەر بنەمای ئەوەی کە ڕەوا و ناڕەوای پێجا دەکرێتەوە ئەو بنەمایان فێر ناکە تا لەسەر ئەو بنەمایە ئەو شتانە جاکەنەوە. چیان فێر دەکا؟ ئەوەیان فێر دەکا چۆن خەڵکی قەناعەت پێ بێنن بەوەی کە ئەمانە کەسانێکی ڕەواکارن خۆیان، ئەمانە کەسانێکی چاکن خۆیان، ئەمانە دەتوانن لەبەرەوەی ئاوان دەتوانن چی بکەن؟ دەتوانن ڕەوا لە ناڕەوا جا بکەنەوە. تاوان گۆرگیاز مەبەستی لە فێرکردنەکە ئەمەیە، یعنی شتانێکەیە فعلەن فێریان دەکەن ڕەبتی بە ڕەوا و ناڕەواوە هەیە، بەڵام ئەوەی کە فێریان دەکەن ئەوە بەکاردێنن بۆ ئەوەی کە ئەم وێنەیە دروستکەن. لەبەرەوە فعلەن گۆرگیاز ڕەوا و ناڕەوا فێری ئەوان دەکات، بەڵام ڕەوا و ناڕەوا وەک وێنەی ڕەوا و ناڕەوا، وەکو وامی ڕەوا و ناڕەوا، یعنی فێری ئەوەیان دەکات چۆن بتوانن شتێک بە وەهمی بکەن بەڕەوا، ئەو هێزیان دەدات. بەڵام سوکرات تەبەن لێرە دەیەوێ، چونکە گۆرگیاز لە ڕاستیە خۆی بەوە دەزانێت کە چییە کە لەبارەی ڕەوا و ناڕەواوە دەزانێت. تامان دواتر لە گفتوگۆکە تەلەبەکەی گۆرگیاز دێتە پێشەوە، پۆلس دەکەوێتە ناوە تاقیکردنەوە ئایا لەبارەی ڕەوا و ناڕەواوە شت دەزانێت، لەبارەی کەسێکی ڕەواکار و ستەمکارەوە هیچ دەزانێت ستەمکار کێیە و ڕەوا کار کێیە. پۆلس دەکەوێتە ناو ئەم تاقیکردنەوەەوە ئەو زانینە لە پۆلسا چی دەکرێت لەناو بوارەکە تاقی دەکرێتەوە کە ئایا زانینە یا وەهمی زانینە. ئەوە لە گفتوگۆکانی دواترە، وانەکانی دواترە دەچینە سەری، ئەمە تەنها بۆ ئەوە بوو کە ئێوە بزانن گفتوگۆکە بە چه ئاراسیەکە دەڕۆ. بۆیە لێرە سوکرات دەڵێت چی ئەوەندە بەسە باشت وەڵامدایەوە. تەمەنەوە ئەوەی پێ ناڵێ نایە ئەوەی پێ بڵێ گۆرگیاز ئەوەی تۆ فێریان دەکەی لە ڕاستیە ئەوە نییە. چی دەکا؟ دەڵێت جوابەکەت باشە، بەڵام لە شوێنێکی ترەوە ئەو دەیەوێ جارێکی تر بێنێتەوە ناو بوارەکە تا بزانێ هەمان شت دەڵێ، ئەڵێ ئەوەندە بەسە باشت وەڵامدایەوە، کەواتە بۆ ئەوەی کەسێک بکەی بە وتاربێژ دەبێت کەسەکە بزانێت ڕەوا و ناڕەوا چییە. ئیترەوە گرنگ نییە کە بەر لەوەی بێت بۆ لای تۆ بەو زانینە گەیشت بە ینی زانینی ڕەوا و ناڕەوا، یا لەسەر دەستی تۆ بگات بە زانینی ئەوەی کە چی ڕەوایە و چی ناڕەوایە، وە شتێک بە چی ڕەوایە و بە چی ناڕەوایە. گۆرگیاز دەڵێت تەواو، یعنی گۆرگیاز وا بیر دەکاتەوە کە سوکرات ئاوا، یعنی ئاوای لە سوکرات گەیاندووە کە ئەم فێری مەوزوعی دادوەریشیان دەکات یا ڕەواکاریان دەکات. ئەمانە فێر دەکات کە ڕەواکار بن و فێریان دەکات کە ڕەواکاریش چییە، کردەیەک چۆن بێت، چی بێت ڕەوایە و چی بێ ڕەوانێ، و چۆن بێ ڕەوایە و چۆن بێ ڕەوانێ، چییە و فۆرمەکەشی. گۆرگیاز دەڵێ تەواوە لەوێەوە. سوکراتیش دێت جارێکی تر بوارەکە دروست دەکاتەوە. چۆن وا دەبێت؟ باشە کەسێک کە هونەری بیناسازی بخوێنێ نابێت بە بیناساز؟ بێگومان وایە، ینی کەسێک ئەگەر زانینی لەبارەی بیناسازیەوە هەبێ ئەوە ئەو کەسە دەبێتە چی؟ بیناساز. ئەی کەسێک موزیک بخوێنێ نابێت بە مۆزیکزان؟ بێگومان مۆزیکزانە. ئەو کەسەی پزیشکە کە هونەری پزیشکی خوێندووە، هەر کە ئەو کەسە پزیشکە کە هونەری پزیشکی خوێندووە، هەر بەم شێوەیە مرۆڤ هەر شتێکی خوێندبێ زانی بێتی ناوی ئەو زانستەی هەڵگرتووە بە دڵنیایەوە. گۆرگیاز دەڵێ وایە دەی هەر بەپی ئەوەی کە وتمان دەبێ ئەوەش کە لەبارەی ڕەوا و ناڕەواوە دەزانێت دەبێت ڕەواکار بێت.
بێگومان وایە ئەوەش ڕەواکار بێت بەپێی ئەوەی ڕەوایە کار دەکات ئەوەش وایە سکرات دێکەوا بێت دەبێت بە زەرورەت وتاربێژ ڕەواکار بێت و ڕەواکاریش بە پێی ئەوە نەبێت کە ڕەوایە کارێک ناکات وا دیارە وابێت لەمەشەوە دەگەین بەوەی کە کەسی ڕەواکار ناکرێت شتێ بکە کە ناڕەوایە گۆرگیاس هەر دەبێت وابێت سکرات بەڵام بەپێی ئەوەی کە پێشتر وتمان هەر دەبێت وتاربێژ ڕەواکار بێت و نابێ ناڕەوایی بکە هەر دەبێت وابێت گۆرگیاسەوە سکرات بۆیە بە هیچ شێوەیەک نایەوێت تووشی ئەوە بێت کارێکی ناڕەوا بکات ئەوە هەموو شتەکان دووبارە دەکاتەوە بۆەوەی تاکید بێتەوە لەوەی کە ئەوەی گۆرگیاس لای گۆرگیاسە بێتە دەرەوە بوترێت گۆرگاسیش دەڵێ ئاشکرایە کە نایەوێت ئەنی نایەوێت شتانێ بکاکە ناڕەوان دوای ئەوە تەبەن گۆرگیاس ئەوەی بیر دێنێتەوە کە لە پێشتر لە گفتوگۆکە باسی ئەوەی کرد وتاربێژ وەکو ڕاهێنەری وەرزشەکان وایە وەکو وایە ڕاهێنەرێک کەسێک فێری مستەکۆڵە بکە بەڵام کاتێک کە ئەم کەسە فێر دەبێت ئەم کەسە دەتوانێت بە ناڕەوا بەکاری بێنێ لەبەرەوە دەتوانێت ئەو ێزەی پێیای کردووە و ئەو هونەرەی فێری بووە بچێ کارێکی خراپی پێ بکە و ئیشێکی ناڕەوای پێ بکە فەرزەن لە کەسە چاکەکان بدا لە خزم و کەسوکاری خۆی بدا و ئەمە بکەن ئەڵێ ئەی تۆ نەدوت پێشتر ئەمە تاوانی ڕاهێنەرەکە نییە ئێمەشت بۆ وتاربێژی وتت هەمان شتە وتاربێژیش ئەو مامۆستایی کەسەکە فێری وتاربێژی دەکات کە کەسەکە فێر بوو دەتوانێت ئەو توانایە بەکار بێنێ بۆ شتی خراپ و بۆ کاری ناڕەوا کەواتە وتاربێژ چی دەکات کاری ناڕەوا دەکات بەڵام وتاربێژ ئەگەر بزانێ ڕەواچیە و ناڕەواچیە و بنەمای ڕەوایەتی و ناڕەوایی بزانێت چییە ئەوە هەرگیز نایەوێت کارێکی ناڕەوا بکە لەبەر ئەوە نابێت بکەوێتە ناوچیەوە ناو ئەوەی کە ناڕەوایە تەبەن لێرە بابەتێکی زۆر و ورد هەیە کە دەبێت باس بکرێت دەڵێن لێرە هەر ئەوەندە وتراوە ئەویش ئەوەی ئەمە دەبێت پرسیار لە سوکرات بکەین ئایا ئەوانەی فێری ئەوە دەبن کە ڕەواچیە و ناڕەواچیە بە زەرورەت ڕەواکارن یعنی کەسێک زانی ئەوەی حەقە چییە ئەو کەسە هەرچی کردە و شتەی حەقە یا دەکرێم کەسە لەگەڵ ئەوەشە زانیویەتی کە ئەوەی حەقە چییە دەشتوانێت چی بکە دەتوانێت ناحەقی بکە ئەوەی کە زانیویەتی ڕەواکاری چییە دەتوانێت چیش بکە دەتوانێت ناڕەوایی بکە بۆ نمونە لە دادگاکانە ئەگەر ئەوانەی کە دادوەرن و فێری دادوەری بوون بەپێی ئەوەی سوکرات بێن نابێ ئەوانە شتێکی ناڕەوا بکەن نادادوەرانە بکەن دەبێ هەرچیان کرد ئەو کردەیان چی بێ شتێکی ڕەوا و دادوەرانە بێت ئایا دادوەرەکان ئەگەر ئێمەم لە حەزەمان کردی بێ دادوەرەکان دەبێت سوێن بخۆن هەر خواردن ئەم سوێن خواردنەی ئەوان ئاماژە بەچی دەدا ئاماژە بەوە دەدا ئەوان ئیمکانی ئەوەیان تایە کە چی بکەن کە نادادوەر بن و ئەو کارەی دەیکەن کارێکی ناڕەوا بێت بۆیە سوێن دەخۆن سوێن پەیمانێکە ینی هەر وەکو ئەوە وایە کە گۆرگیاس دەڵێ ئێمە بەوان دەڵێین نابێت بە لەشتی ناڕەوا بەکاری بێنن دەبێت پەیمان بدەن لەشتی ناڕەوا ئەمەی فێریان دەکەین بۆ شتی ناڕەوا بەکاری نێنن ئەگەر ئەو پەیمانە نەدەن ئێمە فێریان ناکەین ئەوانش لە دادگاکانە دادوەری دەکەن پەیمانێک دەدەن دوای ئەوەی کە فێری دادوەری بوون پەیمانێک دەدەن پەیمانەکە سوێندێکە دەیخۆن کە ئەو سوێندە وەکو وابێ ئەو سوێندە زەمانی ئەوە بکا کە ئەم کەسانە یعنی دادوەر بن سوێنەکە نەشتێنن پەیمانەکە نەشتێنن بەڵام لە ڕاستیە ئەم پەیمانە زەمانی ئەوە ناکا کە ئەم مرۆڤەی ئەو پەیمانەی داوە
پەیمانەکە نەشکێنێ، یعنی شتێکە ناڕەوایە نەیکا وە شتێکە لە مەسلحەتی خۆیەتی و بەڵام دەزانێ حەقی کەسێکی ترە ئەو حەقە نەدا بە کەسەکە. طبعاً ئەگەر ڕەوا و ناڕەوا بە معنای ئەوە وەربگرین کە ڕەبتی بە موڵکەوە هەیە مافەوە هەیە، ئەمە بە هیچ شێوەیەک ئیمکانی ئەوە نییە زمانی ئەوە بکرێت کەسێک کە لە قانونەکان شارەزایە و ئەم کەسە بەدادوەر ناسراوە بە حکمی ئەوەی یاساکانی ئەو وڵاتەی خوێندووە چینەکە کارێکی ناڕەوانەکە نەکار کەسەکە خۆی، بەڵکو ئەو یاسایانەی هەردانراون لە دۆخێک لە دۆخەکانە و لە وەکو بڵێ دادگاییکردنی کەسانێکە هەر بەپێی قانونەکەش ناڕەواییەکی گەورە دەکرێت. بۆچی؟ چونکە کۆمەڵێ شت دەیە ئەسبابەیە کە نادیارە نەم ئەسبابانە هیچ حسابیان پێ بۆ ناکرێت. ئەوەی کە دەرکەوتووە دادگا مامەڵەی لەگەڵ دەکات، ینی دادگا مامەڵەی لەگەڵەوە دەکات کە زاهرە دیارە، ئەوەی نادیارە دادگا هیچ مامەڵێکی لەگەڵ ناکات. بۆ نمونە کەسێک شتێک هەیە کراوە، شتەکە ئاوایە، بەڵام ئەم کەسە شایەتی نییە بۆ ئەوەی کە ئەم شتە کراوە، بەهۆی نەبوونی شایەتەوە ئەم کەسە ئەو مافەی دەخورێت. بۆچی؟ چونکە شاید مەرجە لەویان ئەوە کێشەیە، ینی دانانی هەر قانونەکە و قانونی کە خەڵکێک دایناوە بۆ دۆخێک بارودۆخێک سێر دەکەی لە مەسلحەتی کەسانێکایە و لە زیانی کەسانێکی ترایە. ئەگەر مەوزوعی دادوەری هونەر بێت پیشە بێت لە ڕاستی هیچ زمانێکی تیانێ وەکو هەر پیشەیەکی تر کە ئەم کەسە ئەو شتەی کە دەیکا لە بە شکڵێکی ناڕەوا بەکاری نێن. بۆ نمونە ئەندازیارێک زەمان چییە کە خیانەت لە ئیشەکەی نەکات؟ زەمان چییە و هونەرەی هەیە بە خراپی بەکاری نێن؟ لە پزیشکێکا زیاتر ئەمە دەردەکەێت. فەرزان لە خراپ بەکارهێنانی هەم هونەرە لەلای ئەندازیارێک چییە؟ ئەوەیە کە بینایەک دروست بکا بەڵام بیناکە فعلەن وا دروستی بکە کە بڕوخێ بەسەر کەسەکانە. لە قازانجی ئەوایە کە ئەم بینایە بڕوخێت بۆ ئەوەی دروست دەکا بڕوخێ، نەک بۆ ئەوەی دروست دەکا کە خۆی ڕاگرێ بیناکە. یا پزیشکێک و ئێمە زۆرێک لەو پزیشکانەمان بینیوە ئەگەر لە فلیمەکانی شابێت کە ئەوەی هەیانە بۆ کارێکی زۆر ناڕەوا بەکاریانێنەوە. ئەم دەزانێت چ دەرمانێک کوشندەیە لەبەرەوە کەسێک فەرزان ڕقی لێتیە و دەرمانەی پێدەدا و دەیکوژێت بە ناوی چارەسەریشەوە پێدەدا. یعنی چه زمانەکەی ئەم پزیشکە ئەو ئیشە نەکات، یعنی لە خۆیان فعلەن زمانێکەیە بۆ ئەوە شتێکەیە ڕێ، ینی ئەو هونەرەی فێری بووە لە عینی کاتە هونەرەکە خۆی ئەو کەسە کۆنترۆل دەکات، یعنی ئەو کەسە فێری ئەو هونەرە بوو لە عینی کاتی شاو هونەرەکە کۆنترۆلی دەکات کە ئەوەی کە فێری بووە خراپ بەکاری نێنی. بۆ نمونە دابنێن کەسێک فێری یەکێک لەو هونەرە جەنگیانە دەبێت، ئایا لە کاتی شەڕا ئەمە وەکو نظامێک لە کاتی جەنگە کاتێک کە بەکاری دێنیان هونەرە، کاتێک کە ئەمە وە هونەرە وەکو سیستەمێک لە ناو مێشکیا چەسپاوە جەستەی ئەو دەجوڵێنێتەوە بە شێوازێک کە بتوانێت ئەو شتەی بەرامبەری تێک بشکێنێت. فەرزان ئەگەر ئەم سیستەمە ئاوا بواە ئەوەی بخوێندایەتەوە کاتێک ئەم کەسە ئەم دەسەر ئەم بۆگزە ڕادەوەشێنێ بۆی لە کەسێکی بدا و دەسەکە ئەگەر بێت و ئەم بۆگزە بە ناڕەوا لەو کەسە بدێ لە مناڵێ بدێ یا لە شتێک دەستی بۆستایە یا دەستی وشک بووایە یا شتێک لەو شتانە کە کۆنترۆڵێکی ئاوا هەبوایە ئەو کاتە دەماموت فعلەن هونەرەکە چی دەکا؟ هونەرەکە لە عینی کاتە دەتوانێت کۆنترۆڵی ئەوە بکە کە ئەم کەسە بە ناڕەوا هونەرەکە بەکارنێ. بەڵام ئایا شتێکی ئەوە هەیە؟ کەسێک چەکێکی بەدەستەوەی فێری بەکارهێنانی ئەم چەکە قورسە بووە، چ زمانێکەیە کە ئەم چەکە بۆ وێرانکردنی شوێنێک بەکار نێنێ بە ناڕەوا؟
وە فێربوونی ئەم شتانە لە ڕاستیا ئەو زەمانە دووز ناکەن کە کەسێک چی بکە بە ڕەوا یا ناڕەوا بەکاریان بێنی یعنی ڕەوا و ناڕەوا لە ناو چینە لە ناو ئامێرەکانە نییە لە ناو پیشەکانە نییە لەبەرەوە مۆزوعی ڕەوا و ناڕەوا دەکەوێتە شوێنێکی ترەوە چاک کەسێک چاک بێت یا خراپ بێت لە شوێنێکی ترەوە دەبێت چاک بێ یا خراپ بێت هونەرەکە وای لێ ناکاکە چاک بێت دەبێت چاک بێت تا هونەرەکە فعلەن بە خراپی بەکار هونەرەکە بەکار نێنێ بەڕەوا بەکاری بێنێ لەبەرەوە تەنانەت دادوەرەکانیش کە دادوەر چییە دادوەر ئەوەیە کە فێری یاساکانی وڵاتە دەبێ و دەزانێت ڕێگای جێبەجێکردنەکەیان چۆن ئەگەر دادوەر ئەمە بێ بە پێی یاساکانی وڵاتێک بجوڵێتەوە کام یاسایانە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر دەگۆڕێن یاسای زەروری نین یعنی ئەو یاسایانە نین کە بە زەرورەت چاکن بە پێی دەوروبەر و بارودۆخ و زروف ئەم یاسایە چاکە بەڵام لە زروفێکی ترە ئەم یاسایە خراپە لەبەرەوە بۆیە یاساکان بە پێی زەمن چی دەبن دەگۆڕێن ئەی کاتێ لە ناو دەوڵەتێکە مەجلیسێکی تەشریعی هەیە ئەمە چییە ئەمە بۆ ئەوەیە ئەو دەستکاری ئەو یاسایانە بکە یاسا چاک کاتەوە چاکسازی لە یاساکە بکە یانی چی یعنی ئەم یاسایانە بەردەوام چین لەگەڵ بارودۆخی شاد دەگۆڕێن کەواتە یاسای زەروری نین بۆ چاکە وامانە یاسای نسبین بە پێی بارودۆخ کە نسبیش بوون یانی چی هەر دەبێ ئیلانە ئەو یاسایانە لە بەرژەوەندی کەسانێکن و لە زەرەری کەسانێکی ترن بۆچی چونکە لە ئەساسەوە ئەم یاسایانە لەسەر ئەوە دانەداون کە لەسەر حەق و ناحەق دانەداون لەسەر بەرژەوەندی و بەرژەوەندی دانداون لە سوودی کێیان و لە قازانجی کێیە و لە زەرەری کێیە ئەمانە لەبەر ئەوە ناتوانین ئێمە زەمانی ئەوە بکەین بەڵام شتێکی تر هەیە لە مەوزوعی زانینی لە ڕاستیە زانینی ڕاستەقینە بە دات بە ڕەواکاری بەوەی کە بەکار ڕەوایی کارێکە تۆ کەسێکی ڕەواکار بیت کەسێکی چاک بیت ئەم جۆرە لە زانین فعلەن لە هەمان کاتیشە بە زەرورەت کە ئەمەت زانی تۆ ناتوانی چاک نەبیت و ئەمە جۆرێکی ترە لە زانین کە جیاوازە لە زانینی پیشەیی و هونەری کاتێ تۆ ئاوا ڕەوا و ناڕەوات ناسی ئیتر ناتوانی ناڕەوات ناتوانی ناڕەوایی بکەیت ناتوانی شتێ بکەیت ناڕەوا بێت لەبەرەوە زانینی ڕاستەقینەی ئەوەی کە ڕەوایە لە ڕاستیە دەبێ زەمانی ئەوەش بکە ئەوە بکاتە زەرورەت کام کەسەی کە ئەوە دەزانێ بە زەرورەت نەتوانێ چی بێت نەتوانێش کارێکی ناڕەوا بکە یا کارێکی خراپ بکە خراپەکاری بکە ئایا زانینێکی لەم جۆرە هەیە ئەمە پرسیارێکە ئەگەر کرا لە دەرسەکەی توانەکەی تر وەڵامی دەدەین